سلااو بەڕێزان سلااو ڕێزم هەیە بۆی بەڕێز و ئازی سیوادارم هەموو لایەکتان باش بن. ئەو ڤیددیۆم زۆر کورت دەبێ بەداخەوە ئەو ڤیددیۆی دوێنێ کەوا قسە و باسم کرد سەبارەت بە محەممەد و زەید و زەینەب لە فەیسبوک لابرا چکە زۆر گەڵ و گونی خۆیان نیشاندا مسلمانان. ئەڵبەتە ئەمە سنەتێکە لە سنەتەکانی محەممەدی نازدار، هەروەک چۆن گەڵ و گونی خۆی بە خەڵک نیشانداوە. تەنانە جارێکیان کاتێک ئەبوو بەکر دەچێ بۆ لای و هەروەها دواتر عومەر دەچێ گەڵ و گونی خۆیان پێ نیشان دەدا و دواتر کاتێک عوثمان دەچێ خۆی دادەپۆشێ. ئایشە دەڵێ بۆچی کاتێک باوکم هات گەڵ و گونت پێی نیشاندا، عومەر هات گەڵ و گونت پێی نیشاندا، بەڵام کاتێک عوثمان هاتە ژوورەوە خۆت پێچایەوە. دڵێ چکە عوثمان فرشتە شەرمی لێ دەکا، منیش دەبوایە شەرمی لێ بکەم. واتە محەممەد شەرمی نەبووە. وهروە لە فەرمودەیەشتر هاتووە لە ئەترمذی ئاماژەی پێکردیە لە کتاب الاستئذان و آداب عن رسول الله، پەرتوچی لە باوەشگرتن و ماچکردن. هەروەک ئاماژەم پێکردیە لە ڕابردوو و پۆستەکەشم دانە 2 ڕۆژ بەر لە ئێستا. محەممەد کاتێک لە دەرگای دەدرێ پاش ئەوەی کەوا زەید بن الحارثە کەوا کوڕی متەبەنی دەبێت دوای زەوجکردنی زەینەب لە کوشتنی قڕفە دەگەڕێتەوە، محەممەد بە پەلەپەل بۆی دەچێەوە. ئایشە دەڵێتن پێغەمبەری ئەڵڵا ڕوود بوو، گەڵوگونی لە دەرەوە بوو و ئیزارەکەی لە دوای خۆی ڕادەچێشا و زەیدی لە باوەش گرت و ماچی کرد. ئەمە سنەتێکە لە سنەتی محەممەدی نازدار کەوا مسلمانان هەمیشە حەز دەکەن گەڵوگونیان نیشان بدەن. پیرۆستان بێ باش بوو ئەو سنەتەی محەممەدی نازدارتان بیر کەوتەوە، جارێکتر وا خەریکە دەیهێنەوە بۆ ناو توراسی ئیسلامی. پرسیارێ من ئێستا لە ژووری کاک دیاکۆ بووم، کەسێک پرسیاری کردگوتی مسلمانم، بەڵام پرسیارم لا دروست بووە، شکم لا دروست بووە سەبارەت بەوەی کە دەڵێن میلەتی کورد جنۆکەیە و هەروەها زیناکەرە. بەداخەوە بۆ هاوڕێیانی ئێمە لە کاتێک بابەتێکی جددی دێتە ئاراوە، مسلمانێک شک و گومانی هەیە لە بابەتەکە لا دەبن، لا دەچن باسی سیارە و ئۆتۆمبیل و جادە و ژیان و بەزم و ڕەزم دەکەن. یعنی تەنانەت تا ئێستا کە ئاتیستەکانیش نەگەیشتونەتە ئاستی پێویست بتوانن لەو بابەتە بدەن، بچن بۆ بنج و بنەوانی ئەو بابەتە کە مسلمانێک شک و گومانی هەیە. تەنها خاتونێک نەبی بە ناوی دەیناسۆر کە زۆر بە جوانی قسەی کرد. تۆ وەرە مسلمانێک هەیە دڵە شک و گومانم هەیە و مسلمانێکی زۆر مؤدەب بوو، چووە باسی مەوزوعی سیارە و ئۆتۆمبیل و جادە و شەقام و ئیتر چی دەکاتن. من بەڕاستی بەلامەوە زۆر سەیر و سەمەرەیە، یعنی زۆر سەیر و سەمەرەیە. بابن با من وەڵامی ئەوە بدەمەوە. یەک فەرمودەی ڕاست هەیە کە عومەری کوڕی خەتاب جێراویەتەوە لە دەمی محەممەدی نازدار صلی الله عليه وسلم. بەڵێ تۆ بۆ ڕوون کردەوە، بەڵام زیاتر دەمێ ڕوون کەمەوە. دەبوایە ئەو بابەتە بەردەوام بێتن قسە و باسی لەسەر بکەن، نەک ئەوەی کەوا بچن باسی ئۆتۆمبیل و سیارە و سەرشەقام و بنجادە و لەستەربان و بنبانە لەستەربان و بنبانە لێ 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 وەی 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 لێ لێ خاتونێ لێ لێ. یعنی ملت، یعنی من نازانم بەڕاستی زۆر جارۆی عسابم تێک دەشی بەدەست خودی ئاتیستەکانی خۆمانەوە، ئەوانەی ئیدعای ئاتیست بوون دەگەن یا ئەوانەی بۆ نمونە ڕەخنەگری ئیسلامن. خات و دەیناسۆر دەمت خۆش بی، بەڕاستی زۆر بە جوانی وەڵامت داوە. بۆ نمونە من نامەوێت دووبارە بکەم، بەڵام زۆر بە خێرایی فەرمودەیەک هەیە کە عومەری کوڕی خەتاب دەیجێڕێتەوە لە زمانی محەممەد و مروج الذهب للمەسعودی ئاماژەی پێکردووە و زۆر سەرچاوێتری ئیسلامیش ئاماژەیان پێکردووە. محەممەد دەڵێتن کورد جیلەکن لە جنۆکە، بەڵام ئەڵڵا پەردەی لە ڕوویان هەڵماڵیوە لەبەرەوە دەبیندرێن. باشە دەبیندرێن. ئەمە یەک. دوو، محەممەد دەڵێتن کاتی خۆی حەزرەتی سولێمان کاتێک هین داگیر دەکا 80 ژنی هیندی دەکا بە کەنیزەک، لە دورگەیەک دایان دەنێ، جنۆکە لە دەریا دێن سێکس لەگەڵ کەنیزەکان دەکەن و مناڵیان دەبێ و مناڵەکانیان شەقی دەبن، واتە سەرسەری و خوێڕی دەبن و فەساد لە زەویدا بڵاو دەکەنەوە. دێن پەنا دەبن خەڵک بۆ حەزرەتی سولێمان، دڵن چی بکەین واوەی لامانە بەدەست ئەو مناڵانە ئەو پیاوانە کە ڕێگرن. حەزرەتی سولێمان دەڵێ ئیستەکرەدوو، واتە فڕیاندنە ناوچیاکان. دەڵێن وشەی ئەکرات لە ئیستیکرات هاتیە و ئەمە لێکدانەوەی محەممەدە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، واتە ئەوە دوو بەڵگا. و تەنانەت لە پەرتوچی شیعە داهاتووە، شیعە ئەوە سوننە بوو پێشتر، شیعە داهاتووە دەڵێتن نابی بۆ نمونە هاوسەرگیری، تێکەڵی، مامەڵەی بازرگانی، کڕین و فرۆشتن لەگەڵ کورد بکرێ، چونکە کائینێکن لە جنۆکە. و بەڵگەی چوارەمیش کە بۆتان نیشان دەم بەڵگەی قورئانە کە کورد جنۆکەیە، ئەوە بەلای منەوە گرنگە. محەممەد دوای ئەوەی کەوا دەچێت بۆ تائیف کە ئەو کاتێ لە مەککە دەبێت لە هیجرەی یەکەم، دەوێتن قەناعەت بە خەڵکی تائیف بێنێ کە بێنە سەر ڕێگای محەممەد المستەفا
ئیتر بە درۆی دەخەنەوە تەنانەت قسە دەکا لەگەڵ سێبرا هەرسێکیان محەممەد بە درۆ دەخەنەوە دانەیەکیان دەڵێ ئەوە خوددا ئەڵڵا کەسێکی محتەرمتری لە تۆ نەدۆزیەوە بینێرێ بۆ پێغەمبەراتی تۆی ناردووە دانەیەک تریان دەڵێ ئەی محەممەد گەر هاتوو تۆ پێغەمبەر بی ئەوە من پەردەی کەعبە دەدڕێنەوە واتە تۆ کەسێکی درۆزنی ئیتر دواتر بە دوای دەکەون و لێی دەدەن و محەممەد بەجێدەلی کاتێک لە ڕێگا دێتەوە لە دۆڵی نەخلە کە لە نێوان تائیف و مەکەیە محەممەد شەو لەوێ دەمێنێتەوە سوڕەتی جنۆکە دەخوێنێتەوە نەک سوڕەتی جنۆکە هەندێک دەقی قورئان دەخوێنێتەوە و محەممەد دەڵێت دۆڵەکە پڕ بوو لە جنۆکە بابێنە سەر ئەو دەقیکەوە ئاماژە بەوەی دەکات دڵی دۆڵەکە پڕ بوو لە جنۆکە بەڵێ پڕ بوو لە جنۆکە اینجا سەبارەت بەوە ئەڵڵای محەممەد دەقێکی بۆ دادەبەزێنی دەڵێتن لە سوڕەتی ئەجن دەڵێ قل أوحي إلي أنه استمع نفر من الجن فقالوا إنا سمعنا قرآنا عجبا يهدي إلى الرشد فآمنا به ولن نشرك بربنا أحدا وأنه تعالى جد ربنا ما اتخذ صاحبة ولا ولدا وإنه كان يقول سفيهنا على الله شططا وأنا ظننا أن لن تقول الإنس والجن على الله كذبا حتى وكدواي أو قصي جنوكيا واتا ضلي أي محمد بلي وحيم بو هاتوا كچند كسك لجنوكا جويان لقرآن بو وقوتيان أم قرآن شي عجيبة خلق هداية ددا بو ريغاي راست و ئێمە لە مەودووە شرک بە خوددا کەمان ناکەین و ئەڵڵا باپیرەی وأنه تعالى جد ربنا والله باپیرەی خودامانە هەرگیز نەژنی هەبووە نەمناڵ واتە تەنانەت وأنه تعالى جد ربنا واتە ئەڵڵا باپیرەی خودامانە دێ سەر ئەوە بزانین چییە مەوضوعەکە بۆ نمونە تەفسیری القورطبی باسی ئەوە دەکاتن چی دەڵێ سەیرکەم وروي عاصم عن زر عاصم لا زر جراوته قال حتى وكدواي بونمونا وروي أيضا عاصم عن زر إنهم كانوا 7 نفر جنوك كان كجوان القرآن خوينوي محمد بو بشو لدولي نخلة 7 جنوك بون 3 من أهل حران سيدانيان لأهل حران بون و4 من أهل نصيبين وشواريان لخلق نسيبين حران كردستانا نسيبين كردستانا باشا حران ونسيبين هردوشيان كردستانا كذا كويتا كردنوان كردستاني تركيا وكردستاني عراق باشا ودواتر ديدن سبارة بآياتك وقيل إن الجن الذين أوتوا مكة جن نصيبين والذين أتوه بنخلة جن نينوى موصل نسيبين دوبارة واتا كردستان وهروها بابين سر أو دقا وباواز بالو بينن وهروها دقي يشتري قرآن تأكيد دكاته ولا ما بونمونا سورة الأحقاف آياتي 29 وهروها سي وهروها سيبيك وإذا صرفنا إليك نفرا من الجن يستمعون القرآن فلما حضروا قالوا أنصتوا فلما قضي ولوا إلى قومهم منظرين وحتاوى كدواي ودليتن الله قرآن دليتن وچن نفرق لجنو كمان بود نارت بوجو كردن لقرآن وكاتك جويان لقرآن قرد سەرکردەکەیان گوتی بێدەنگ بن گوێ بگرن کاتێک گوێیان گرت گەڕانەوە بۆ لای قەومەکەی خۆیان و دەستیان کرد بە بانگێشە بۆ ئیسلام هەتا وەکو دوایی لەمەشیان دووبارە بۆ نمونە ابن كثير لە وەدا یەک دەقە دووبارە تأكيد دەکاتەوە لێرەدا ابن كثير دەڵێتن ئەو جنۆکانە خەڵکی نسەیبین بوون واتە کوردستانی ئێمە کوردستانی خۆمان لە تەفسیرەکەی تأكيد دەکاتەوە کەوا خەڵکی کوردستانی خۆمان بوون
خەڵکی کوردستان بوون بەڵێ جنۆکان خەڵکی کوردستان بوون بەڵێ ئەوەتە لێرەدا دەبی ئاماژەی پێ بکە دلائل النبوة وتناند حافظ أبو بكر البيحقي أمي نوسي ولا بلغكاني بيغمبرايتي باشا بيغمبرايتي ودلي أواني كواجوان قرل بيغمبري نازدار صلى الله عليه وسلم بريتيبون لجنوكاني نصيبين وأحمد إمام أحمد دلي وسيأتي من رواية ابن جرير عن عكرمة عن ابن عباس لقال محمد ودلي أنهم 7 من جن نصيبين حوت جنوكا بون لخلشي نصيبين واتا كورت يك جنوكا بلام الله غطائي لسري لابرتوا دو ابن زنيمة واتا زولا أما واقعيته تيروانيني إسلاما سبارت بكورت بجوري دقكاني قرآن بجوري فرمودكاني محمد تفسيري مفسر كان وهتاو كدواي أشا هیوادارم بەداخەوە بۆ هاوڕێیانی ئێمە کاتێک بابەتێکی جددی دێتە ئاراوە مسلمانێک پەیوەندی دەکات دەڵێ شک و گومانم هەیە لە ئاستی ئەوەدانین کە وەڵامیان بدەنەوە بەڵێ وەڵامیان بدەنەوە لە ئاستی پێویست دابن دەچن بۆ مەوزوعی ئۆتۆمبیل و سەیارە و ئیتر ئاسمان و نازانم چی ئەوە هەرویستم زۆر بە خێرایی وەڵامی ئەو مەوزوع ئەدەمە وەڵام دانەوەی مسلمانان ڕاستەکەی پێویستی بە زۆر کات نییە زۆری دەقەکانیانم لەبەر کردیە ئیتر سەردەمانێکە باشە هیوادارم ئەوڕۆکە بتوانین ئەو بابەتەی نوێکەینەوە لەمە و پاش من ڕاستیەکەی هیچ کام لە مسلمانەکان تەنها ئەو هاوڕێیانەی خۆمان کەوا ناسراون لام و ژمارە تەلەفۆنی خۆمیان پێدەن بۆ ئەوەی پەیوەندی بکەن بە تەلەفۆن بۆ ئەوەی ئەوی دەوێت قسە بکاتن یەک تێکسم بۆ بنێری بڵێ ئەو کەسەی دەستی بەرز کردێتەوە منم بۆ ئەوەی وەری بگرم ئەجینا هیچ کەستر وەرناگرین چکە بەڕاستی مسلمانان بوون بە گاڵتەجار هیچ قسەیەکیان نەماوە وەڵامیان نەماوە جگە لە جوێندان فترەیەک جوێندان بوو ئیهانە و سوکایەتی بوو هەڕەشە بوو ئێستاکە نێوگەڵیان نیشان دەدەن ئاخیرەکەی خێربی هیوادارم هەندێک خوشکانی ئەبرۆکەوانیش بینن نێوگەڵیان نیشان بدەن چکە گەنجانێکی زۆر چاوەڕێی ئەو مەوزوعان خوشکانی ئەبرۆکەوانیش بێن بە تایبەتی لەسەر سنەتی محەممەدی نازدار ژنان دەرپیان لە بەردانە بووە مسلمانان لە سەردەمی محەممەد دەرپیان لە بەردانە بووە واتە کارەکە زۆر ئاسانە بە تایبەتی نیقاب پۆشەکان دەتوانن هەڵی بدەنەوە زۆر بە ئاسانی بەدیار دەکەوێت فەرج و فروجیان زۆر بە ئاسانی هەڵی بدەنەوە فەرج و فروجیان زۆر بە ئاسانی بەدیار دەکەوێت کامیرە بۆ هیچ کەس نییە بڕۆن بۆ خۆتان و لەمە و پاش ئەو کەسانە وەردەگیرێن کاتێک داوای کامیرە دەکەن کۆمپیوتەرێک دادەنێم دەچمە سەر فەیسبووکەکەیان ئەگەر هاتوو بینیم چەند ڤیدیۆیەکی منیان شێر کردیە ئەو کاتە وەردەگیران بەسیەتی ترسنۆچی و جەبانی هیچ تر نایخوا کاتێکی شات بچین قاوەیەک با بخۆینەوە لە هەمووی باشترە لەگەڵمان بن ئەمڕۆ ئێوارە دووبارە بەرنامەیەک بۆ تەزاندنی ئیسلام باشە دەزانم دقێکتان دەوێت بۆتان بخوێنەوە مشکلە نێدەی خوێنینەوە أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم صدق الشيطان العظيم بەڕێزان ئەوە یەکێکە لە دەقەکانی قورئانی پیرۆز کە جوبەجیان کاتی خۆی بۆ پێغەمبەری نازداری دابەزاندووە جوبەجیان حەوت طەبەقەی ئاسمانی بڕیوە لە تابلۆی پارێزراوی ئاسمان یەک ئایەتی محتەرەمی بۆ حەمەی کوڕی ئامە هێناوە کە ئایەتەکە دەڵێ والمەص کاتێک جوبرائیل هات گوتی ئەی محەممەد گوتی فەرموو سڵاوت لێبێ ئەی جوبرائیل گوتی دقێکی قورئانم بۆ هێناوی گوتی بخوێنەوە گوتی والمەص گوتی هەر ئەوەندە گوتی بەڵێ گوتی باشە صدق الله العظیم گوتی دەگەڕێمەوە تاوەکو جارێشتر ئەو دقا پێبان دەڵێ والمەص واتە مژین کە مەسمەسە یومەصمیسو مەساسن لە زمانی عەرەبی مەص لەبەرەوە مسلمانان زۆر حەزیان لە مژینە زۆر جار مەلامان بینیوە مناڵێک دەباتە ئەولاوە یا داوا لە مناڵەکە دەکات بۆی بمژێ یاخود مەلاکە خۆی بۆ مناڵەکە دەمژێ هەرچەندە لەم دقەی قورئاندا مفەسیرەکانی قورئان زۆر ناکۆکن ئایا کوێ بمژێ
مەس واتە مژین کوێ بمژێ بەڵام دیارە بە شێوەیەکی مطلق ڕەها کراوەیە مسلمان ژن بێ یا پیاو بۆیان هەیە هەر کوێ بمژن بەڵێ مژمژۆکە وەجارێکیان وێنەیەکی سۆران عومەرم بینی لەگەڵ ژنەکەی داینابوو 3 ساڵێک بەر لە ئێستا بوو هەردووشیان مەساسەیان دەمژیەوە مەساسەیان پێبوو ژنەکەی محەجەبە بوو گوتی بە یادی مناڵی خەریکی مەساسە مژینین گوتم دەبوایە لەسەری بنووسی بسم الله الرحمن الرحیم والمەس صدق الله العظیم بەڵێ خەریکی مەساسن بمژە هەر بژین کاتێکی شات